میرات خۆر ئەوەی کە میراتی خوشک و برا و خوشک و خوشکەزای بردووە، برا و برازای خواردووە، ئەو ئینسانە ئینسانێکی دزە، دزیەکی مەلعون. هەموو کەسێک ئیتر بستێ زەوی داگیر کردووە، لە ماڵە لە دەشتە پارەت خواردووە، ئەوەی کە لە باوکەوە جێماوە میرات. ئەو کەسەی میراتی خواردبێ هی هەر کەسێکی نزیکی خۆی ئینسانێکی دزی مەلعونە، نەفرەتی لێ کردووە خوای گەورە، چونکە بەڕاستی ماڵی غەیری خۆی خواردووە. ماڵی براکەت ماڵی تۆ نییە، ماڵی خوشکەکەت و خوشکەزا و برازاکەت ماڵی تۆ نییە. بۆیە ئینسانی میراتخۆر ئیتر لە دەشت میراتی دزیوە، عەرزی داگیر کردووە برکەس و کارەکەی، یاخود لە ناو شاری یاخود پارەی وەرگرتووە داگیری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە دەفەرمێ: لعن الله السارق يسرق البيضة ويسرق الحبل. نفرتي خوالو كسبية خواي قورو مهربان نفرتي كردوا لعنتي كردوا لو كسي هي الكيك أجزي، هي الكيك يك هي الكا خوا نفرتي لكدوا واتخوا دفرمي ما دام هي الكيك دزي لرحمي من لبهشتي من بيبشبه. أي أجر كسي سارو تربية لهيلكا ودفرمي أو كسي حبلك جروسيك بدزي نفرتي خواي لبي. بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم بلام زورك لميلاد الزكان نك جوريسيان ندزي ونك هيلكا ندزي وبجوريس جاران عزف روشلا بمتنا وبجوريس بو إيسا بجوريس دايجري كدو نك جوريس أجي تزي به بويا بيت عليهم والله ماڵی ئەوان بۆ تۆ حەڵاڵ نییە تۆ دزێکیشی نەفرەتت لێ کراوە، چونکە دزەکەی تۆ لە دزینی هێلکەیە گەورەترە. ئەوەی هێلکەیە بدزێ خوا نەفرەتی لێکە، ئەگە سەروتربی ئەوە زیاتر بە نەفرەتی خواکەوێ. بۆیە ئەگەر مافی کەسێکت خواردووە عەرزی تاپۆ یا غەیری تاپۆی گرنگەوەی باوکتە جێماوە، هی باپیرێتە جێماوە، بیگەڕێنەوە هەتا لەژێر نەفرەتی خوا دەرچیت.